بۆ قسەکردن لەسەر ئەم خۆپێشاندانانەی دوێنێ شەو و دوایی کە ئێستا دەکرێت و بڕیاریش بوو کە ئەمڕۆ بکرێت بۆی هێزە ئەمنیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە لەسەر چەند پرسێکی دیکەش گفتوگۆ لەگەڵ بەڕێز ناسر کەریم دەکەین کە چالاکوانی خۆپێشاندانەکان شرینە بەڕێزیان لە ناسڕیەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. بەڕێز ناسر سڵاوت لێبێت ئەم خۆپێشاندانانەی ئەم جارە بە چ مەبەستێکە؟ بداية شكرا جزيلا للسرتادا سباسي كاناوكانتدا من لبغداد بلام لا ناصرية ولا غلطان بخصوص الدعاوي كيدية لباري دوهمين او رضاوني كوارو دعوة لباري تشرين لسر ديوانية بتايبتي لسر تيروري لسر مادكاني تيرور دوم دعوة كاريمان اويا كا او گەنجانێکەوە دەستگیر کراون هەموو بریندار کراون لە خۆپیشاندانەکان بێگومان ئەمە داواکاریەکی گشتیە و ئاشتیانەیە تەنها لە پێناو ئاڵای عێراقا ئەوڕۆ لە سەرەتای دەسەڵاتیەوە بەڕێز سوودانی چۆن دەهێڵێت بەم شێوەیە ئەم هەموو خۆپیشاندانە بریندار بکرێت ئەمە تەنها داواکاریەکە کە ئاراستەی سەرۆک وەزیران کراوە بە چ مافێک ئەم گەنجانە بەم شێوەیە مامەڵیان لەگەر دەکرێت وەکو کاتێک دەست بەکار بوون وەکو سەرۆکی حکوومەت چۆن بەم شێوەیە ئێستا هەڵسوکەوت دەکەن ئایا ئەوەیە هەڵسوکەوت کاتێک دەبن بە دەسەڵات هەموو جێوە قسێک دەکەم بەڵام ئێستا چەندین زۆر چەک بەکاردێنن بەرامبەر بە گەنجان چەندین چەکی ئاگر بە شێوەیەکی ڕاستەخۆ بەکاردێنن بێگومان ئەمە داواکاریەکی ئاشتی ئێمەیە ناکرێ بەم جۆرە هەڵسوکەوت لەگەڵ گەنجان بکرێت. باشە کاک ناسر ئێوە دەڵێن خۆپێشاندانمان کردووە بە شێوەیەکی مەدەنیانە داوای مافەکانی خۆمان کردووە بەڵام ئەگەر وایە ئەی بۆچی گرژی تێکەوت تاوەی کرد کە قوربانی و برینداری تێدا بکەوێتەوە بۆ ئەمە ڕوویدا؟ بێگومان هەر لەو بۆنێەوە هێزە ئەمنیەکان ڕۆژی ڕابردوو ئەوانێکەوە سوپای عێراقی بوون دەڵێن کەوا فەرماندەی پۆلیسە و ئەمە نابێت بێتە مدەبرێک بۆ کوشتنی گەنجان بەڵام ئەو هۆکاری ئەو گرژیە بێگومان کێشەکان نێوان سیاسیەکانە بێگومان هەر ئەو ڕداوانەی تشینە منیش ئێستا بەو زمانەوە قسە دەکەم وەکو بە ناوی خۆمەوە ئەوی ئاگاداری ڕداوەکان تشرین نەبێت بێگومان باجی دەداتەوە هەموو گەنجانی تشرین بە تایبەتی گەر داواکاریەکان بێگومان جێبەجێ نەکرێت هەموو ئێمە لە دژی دەبینەوە ئێستا داواکاریەکەی ئێوە چییە؟ ئێستا دەستوری عێراقی کاک ناسر داواکاریەکەی ئێوە چییە؟ داواکاریەکانمان دیارە بێگومان دیاریکردنی ئەوانەی کەوا گەنجەکانیان کوشتووە دەستنیشانکردنی ئەوان و دەستگیرکردنیان ئێمە وەکو گەنجان هیچ بەڵگەیەکمان نییە کەواکێ ئەوانیان کوشتووە بێگومان داواکاری دووەم ئەوەیە کەوا هەندێکیان ون بوون دا ئێستا بارودۆخیان سارنووسیان دیار نییە و هیچ مافێکیان نییە ئەمە داواکاریەکانی ئێمەیە بە تایبەتیش داوا لە پلاسخارت و نەتەوە یەکگرتوەکان دەکەین کاتێک لە نەجەف بوو ئەم داواکاری من ئاراستەی کرد پێویستە لەگەر ئەم پارتە سیاسانە قسە بکرێت و هەموو داواکاریەکانیشمان دیارن چین. باشە کەس ئێوە کە داواتان کردووە تا ئێستا کەس بەدەم داواکاریەکانی ئێوە هاتووە کەس گوێ لە ئێوە گرتووە کەس هیچ بەڵێنێکی بە ئێوە داوە؟ وەڵام دانەوان بێگومان بە پێویستین لەبەرەوەی ئەو هەموو قسانەکەوا دەکرێن پێشترش لە عادل عەبدولمەهدیش کرابوو سەردەمی کاردمیش کرا ئێستاش هەر بەردەوامە لە ئێستا تەنها بە فیشەک وەڵاممان دەدەنەوە گەنجەکان دێن بۆ مافی خۆیان تەنها داوای مافی خۆیان دەکەن بەڵام دەکوژرێن بێگومان ئەمە وەڵامەیە ئەو وەڵامەیە کەوە
وەڵامان دەدرێت وەڵام تەنها بە خوێن دەدرێتەوە پێویستە ئەو وەڵامە بەدەم بدرێتەوە و محەممەد شیع سوودانیش بێگومان ئەویش هەر تاوانبارە. بڵێ باشە بەڕێز ناسر کەریم چالاکوانی خۆپەشاندانەکان شرین لەگەڵمان بووی سپاس بۆ تۆمان دوومان کردیت.